سڵاتان لەبێت گوڵە جوانەکانی پۆلیەک هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان. گوڵەکانم لەم ڕۆبە دواوە لە ڕێگەی ڤیدیۆوە درێژەبەوانەکانمانە دەین. لە یەکەم وانەشماندا پێداچوونەوە دەکەین بۆ ئەو پیتانەی کە لە وانەکانی ڕابردوودا مامسمۆرە بە دیاری بۆی هێناین و ئێمەش خوێنمان. یەکەم وانەمان مامسمۆرە گەشتی کردبوو بۆ کوێ؟ بۆ ئامەد کە وتمان یەکێکە لە شارەکانی کوردستان و لە باکووری کوردستانە. لەوێشەوە مامسمۆرە پیتێکی بە دیاری بۆ هێناین کێ بیری ماوە چ پیتێک بوو؟ ئەوە چ پیتێک بوو؟ ئافرین، ئەوە پیتی د. ئەوە پیتی د. لە دوای من بڵێنەوە د د. ئافرین. کەواتە یەکەم وانە ئێمە پیتێکمان خوێند کە مامسمۆرە بە دیاری بۆی هێنابووی، ئەویش پیتی د. باشە، ئێستا با بزانین پیتی د وەکو چی؟ ئەمە پیتی د. پیتی د وەک دار، ئەمە وێنەی دارە. پیتی د وەک دار. لە وشەی داردا پیتی د هەیە کە لە سەرەتای وشەکەدایە. لە دوای من بێنەرەوە د دار د دار. دەستخۆش. بزانم ئێوە پێش من ئەزانن ئەوە وێنەی چییە؟ ئافرین، ئەوە وێنەی بەرد. بەرد. لە وشەی بەردیشدا پیتی دمان هەیە کە لە کۆتایی وشەکەدایە. کەواتە ئێوەش لە دوای من بێڵێنەوە د بەرد د بەرد. دەستخۆش. باشە، کێ لێوە ئەزانن وێنەی چییە؟ لە ماڵی هەموومانە هەیە. دەستخۆش. ئەوە وێنەی دەرگایە. دەرگا. لە وشەی دەرگاشدا پیتی دمان هەیە کە لە سەرەتای وشەکەدایە. کەواتە ئێوەش لەگەڵ من بیڵێنەوە د دەرگا د دەرگا. دەستخۆش. دەستخۆش. ئەمە وێنەی چییە؟ هەموومان هەمانە. ئەوە دەستە. ئافرین. دەست. دەست. لە وشەی دەستدا بە هەمان شێوە پیتی دمان هەیە کە لە سەرەتای وشەکەدایە. د دەست. ئێوەش بێڵێنەوە د دەست د دەست. زۆر باشە. لێرەدا ڕەنگێکمان هەیە. ئەمە چ ڕەنگێکە؟ ئافرین، ئەوە ڕەنگی زەرد. زەرد. کەواتە لە وشەی زەرد بە هەمان شێوە پیتی دمان هەیە کە لە کۆتایی وشەکەدایە. با ئێستا پێکەوە بیڵێنەوە د زەرد د زەرد. زۆر باشە. دەبا ئێستا پێکەوە بزانین پیتی د چۆن دەنووسرا. ئێوەش لەگەڵ من دەفتەرەکەتان دەربێن و بینووسن. با پێکەوە پیتی د بنووسین. باشە. پیتی د بەم شێوەی دەنووسرێت. سێ دەستم بکەن. ئەتوانن لەسەر دەفتەرەکەتان بەم شێوەیە پیتی د بنووسن تاوەکو بە برتان بێتەوە کە پیتی د چۆن دەنووسرێت. بەم شێوەیە. زۆر باشە. ئێستا بیرمان هاتەوە کە پیتی د چۆن دەخوێندرایەوە و هەروەها چۆنیش دەنووسرێت. باشە، با بزانین مامسمۆرە چ پیتێکی تری بۆ هێنابووی؟ مامسمۆرە لەوانەی دواتردا پیتێکی تری بۆ هێناین کە ئاماژەی بۆ کردبووی بە دارێک. وتی لە ناو وشەی داردا پیتێکی تر هەیە کە بە دیاری بۆی هێناین. کێ بیری ماوە؟
چ پیتێک بوو کە وتمان لە شێوەی مۆزدایە بەلاری بەم شێوەیە وەکو مۆزوایە ئەوە چ پیتێک بوو؟ ئافرین ئەمە پیتی ڕێ ڕێ لە پیتی ڕێدا هەست بە لەرەیەک ئەکەین لەناو دەماندا ئێوەش بیڵێنەوە ڕێ ڕێ دەستخۆش بابزانین پیتی ڕێ وەکو چی؟ کەواتە لەوانەیە دڵماندا مام سمۆرە پیتێکی تری بۆهێناین کە ئەویش پیتی ڕێ بوو بابزانین پیتی ڕێ وەکو چی؟ پیتی ڕێ کە وتمان بەم شێوەیە لارە و لە شێوەی مۆزدایە باشە بابزانین پیتی ڕێ وەکو چی؟ یەکەم وێنەمان دار ئەمە وێنەی دارە لە وشەی داردا پیتی ڕێمان هەیە ئێوەش وەکو من بیڵێنەوە ڕێ دار ڕێ دار دەستخۆش بابزانین وشەیەکی تر ئەمە وێنەی یاندارێکە کە لە ئێوە ئەزانێت وێنەی چییە؟ ئافرین ئەوە وێنەی مارە مار لە وشەی ماردا بە هەمان شێوە پیتی ڕێمان هەیە کە لە کۆتایی وشەکەدایە با پێکەوە بیڵێنەوە ڕێ مار ڕێ مار دەستخۆش لێرەدا وێنەیەکی ترمان هەیە ئەمە وێنەی چیەکەی لە ئێوە ئەزانێت دەستخۆش ئەمە وێنەی بیبەرە لە وشەی بیبەریشدا بە هەمان شێوە پیتی ڕێمان هەیە کە لە کۆتایی وشەکەدایە ڕێ بیبەر ڕێ بیبەر ئێوەش بیڵێنەوە ڕێ بیبەر ڕێ بیبەر دەستخۆش وێنێکی ترمان هەیە کە ئەمە وێنەی یاریەکە و بە منداڵیاریمان پێ دەکرێت ناوی چییە؟ کۆلارە لە وشەی کۆلارەدا پیتی ڕێمان هەیە بەڵام ئەم جارە لە ناوەڕاستی وشەکەدایە لە ناوەڕاستی وشەکەدایە لە دوای من ئێوەش بیڵێنەوە ڕێ کۆلارە ڕێ کۆلارە دەستخۆش پاشان وێنێکی ترمان هەیە کە ئەویش هەمومان هەمانە ئەمە چییە؟ برۆ برۆ باشە لە وشەی برۆشدا پیتی ڕێمان هەیە کە بە هەمان شێوە لە ناوەڕاستی وشەکەدایە باشە با پێکەوە بیڵێنەوە ڕێ برۆ ڕێ برۆ دەستخۆش پاشان وێنێکی ترمان هەیە ئەمە وێنی چییە؟ کە لەم وەرزەشە وەرزی بارانە بەڵێ ئەمە وێنەی بارانە و ئێمەش لەم وەرزایین کە وەرزی بارانە ئەمە وتمان وێنەی بارانە لە وشەی باراندا بە هەمان شێوە پیتی ڕێمان هەیە کە لە ناوەڕاستی وشەکەدایە با پێکەوە بیڵێنەوە ڕێ باران ڕێ باران دەستخۆش و ئێستاش با پێکەوە بزانین پیتی ڕێ چۆن دەنووسرا ئێوەش لەگەڵ من دەفتەرەکەتان بکەنەوە با پێکەوە پیتی ڕێ بنووسین وتمان پیتی ڕێ وەکو مۆز لارە باش بەم شێوەیە لارە بێتەوە ئێوەش بینووسن بەم شێوەیە با چەندانێکی تریش بنووسین زۆر ئاسانە نووسێت وەکو مۆز لاریەکەینەوە بەم شێوەیە کەواتە ئێستا هەرێک لە ئێمە بە بیرمان هاتەوە کە پیتی دێ لەگەڵ ڕێ چۆن دەوترێت و هەروەها چۆن دەنووسرێت باشە گوڵەکانم هەرێک لە پیتەکە
پیتەکانی د لەگەڵ دوو هاوڕێیان هەبوو. یەک لە هاوڕێکانیان باڵایەکی زۆر بەرزی هەبوو، کاتێکە چۆتە نیشتی پیتی د یان ڕێ باڵای ئەوانیشی بەرزە کردەوە. کێ بیری ماوە ئەوە چ پیتێک بوو؟ دەست خۆش، ئەوە پیتی بزوێنی درێژ بزوێنی درێژ کاتێک یاری پیتەکانمانە کرد، ئەگەر بزوێنی درێژ هەبوایە دەستمان بەرز دەکردن بۆ سەرەوە، چونکە باڵایەکی بەرزی هەیە. کاتە ئەوە چ پیتێک بوو؟ بزوێنی درێژ کاتێک بزوێنی درێژ بچێتە بەردەم د واتە ببێتە هاوڕێیان لەگەڵ ڕێ، باڵای ئەوانیش بەرز دەکاتەوە. باڵای ئەوانیش بەرز دەکاتەوە. بێ بە چی؟ پیتی د ئەگەر بزوێنی درێژ بچێتە بەردەمی باڵایش بەرز دەبێتەوە. بێ بە چی؟ بێ بە دا کەواتە باڵای پیتی دش بەرزە بێ. ئەبێ بە چی؟ دا خۆی یەکەم جار کە پیتی د بخوێنەوە ئەڵێن چی؟ د بەڵام کاتێک ئەبێ بە هاوڕێی بزوێنی درێژ باڵای بەرز دەبێ. بێ بە چی؟ دا باڵای بەرز دەبێت. زۆر باشە. وهەروەها پیتی ڕێژ بە هەمان شێوە. کاتێک پیتی ڕێ دەخوێنینەوە ئەڵێن چی؟ بەڵام کاتێک دەبێت بە هاوڕێی بزوێنی درێژ پیتی ڕێژ باڵای بەرز دەبێت. بە چی؟ کەواتە باڵای بەرز بوو. ئێستا هەرێک لە ئێوە بزوێنی درێژ بکەنێتە نیشتی پیتی د لەگەڵ ڕێ و با پێکەوە بخوێنینەوە. دا ڕ زۆر باشە. کەواتە ئێستا پیتی بزوێنی درێژیشمان بەبیر هاتەوە. باشە، ئێستا هاوڕێکی تریشیان هەبوو، بەڵام ئەو هاوڕێیان هەندێک باڵای کورد بوو، باڵای بچووک بوو. باشە، ئەبزانم کێ لە ئێوە بینیمەوە ئەوە چ پیتێک بوو؟ دەست خۆش، ئەوە پیتی بزوێنی کورد بزوێنی کورد زۆر باشە. وە گوتمان ئەم هاوڕێمان باڵای کورتە، کاتێک ئەچێتە نیشتی پیتی د یان ڕێ باڵای ئەوانیش کورتە بنەوە. واتە کاتێککە بوو بە هاوڕێی پیتی د لەگەڵ ڕێدا باڵای ئەوانیش کورتە بێتەوە. ئێستا با پێکەوە بیان خوێنینەوە. د باڵای کورت بووە. ڕێ ڕە کەواتە لەگەڵ خۆیدا باڵای ئەوانیش کورتە کاتەوە. با جارێکی تر لەگەڵ من بیخوێننەوە. د ڕێ ڕە کەواتە ئێستا هەریەک لە پیتی بزوێنی درێژ و بزوێنی کورتمان بەبیر هاتەوە. وتمان بزوێنی درێژ باڵایەکی بەرزی هەیە و لەگەڵ خۆیدا باڵای پیتەکانی د و ڕێژ بەرز دەکاتەوە، بەڵام بزوێنی کورد باڵای کورتە و هەرێک لە پیتەکانی د و ڕێژ کە ببنە هاوڕێ باڵای ئەوانیش کورت دەکاتەوە. دەبا ئێستا هەرێک لەوانە پێکەوە بخوێنینەوە. لەگەڵ من بینەنەوە ئێوەش. لێرەدا کورتە بێتەوە، بەڵام لێرەدا بەرز دەبێتەوە، باڵای بەرز دەبێتەوە. باشە، با پیتی ڕێژدا بکەینەوە. ڕێ دەست خۆش. کەواتە لێرەدا لەم وانەیەدا فێر بووین بە بیرمان هاتەوە کە پیتی د لەگەڵ ڕێ دوو هاوڕێیان هەیە، یەکیان باڵای بەرزە، یەکیان باڵای کورتە. کاتێک کە
ئەبێت بە هاوڕێی پیتی بزوێنی درێژ کە باڵای بەرزە لەگەڵ خۆیدا پیتی دێژ باڵای بەرز دەبێتەوە ئەبێ بە دا. بەڵام بزوێنی کورد کە بوو بە هاوڕێی پیتی دێ لەگەڵ خۆیدا پیتی دێ باڵای کورد دەکاتەوە کاتە باڵای پیتی دێژ کورد دەبێتەوە پێ بەچی دە دە. بە هەمان شێوە پیتی ڕێژ بەو شێوەیە پیتی ڕێکە بێتە هاوڕێی بزوێنی درێژ بە هەمان شێوەیە بزوێنی درێژ باڵای بەرز دەبێتەوە ئەبێ بە ڕا و هەروەها کاتە بە هاوڕێی بزوێنی کورد بە هەمان شێوەی بزوێنی کورد باڵای کورد دەبێتەوە ئەبێ بە ڕە. دەست خۆش گوڵە جوانەکانم زۆر باشە. گوڵە جوانەکانم وانێ ئەمڕۆمان هەر ئەوەندە بوو کارێک لە ئێمە ببیرمان بێتەوە هەرێک لە پیتەکانی دێ لەگەڵ ڕێ لەگەڵ بزوێنی درێژ و بزوێنی کورد چۆن دەوترێت و چۆن دەنووسرێت و هەروەها کاتێک دیانکەینە هاوڕێی یەکتری چۆن دەخوێندرێنەوە. کەواتە ئێستا هەرێک لە ئێوە لەسەر دەفتەری ڕێنووس پیتی دێ لەگەڵ ڕێ لەگەڵ هەرێک لە هاوڕێکانیان بۆم دەنووسن و پاشان بۆم دەنێرنەوە. باشە؟ کەواتە ئەمە بێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە. بەم شێوەیە هەرێک لە پیتەکانی دێ لەگەڵ ڕێ لەسەر دەفتەری ڕێنووس دەنووسن بەجیا بەتەنیا و هەروەها لەگەڵ هاوڕێکانیشیان کە بزوێنی درێژ و بزوێنی کوردە بۆم ئەنووسن و پاشان بۆمی ئەنێرنەوە. وانێ ئەمڕۆمان تەواو بوو. تاوانێکی تر خواتان لەگەڵ.